پێشانگای نێودوڵەتی هەولێرە ئەمەش ماڵی دکتۆر بیژەنە 9 ساڵم خانۆی لێرا دروست کردو ئەم ماڵە دارینە دیزاینێکی زۆر جوانە ئەگەر لە هەرێمی کوردستان چاوی لێ بکرێت لەوە چێت کەڵکێکی زۆری لێ ببینین ئەوێ میوانداریمان بکە ئەچین بۆ ماڵیان بزانین ئەم دارە لە شۆ هاتووە چەنی تێچێ چەنی پێچێ تاکل بابێ بکەین دکتۆر بەشکم دەراکەمان لێ بکاتەوە بۆی باسیەوە بکەین کە مواسەفاتی ئەم خانووە چییە و چۆن نەتوانین کەڵکی لێ بینین ماڵەکە دکتۆر یانۆ کاتەوە ماڵە باشە وەزە چۆنە دکتۆر ماشەڵڵا ماڵەکە ئاتروشتی نایە بۆنی دارەکە بۆنی دار زۆر خۆشە زۆر خۆشە سواس دەکەم گەشت بکەین لە ماڵەکە نکردو ئۆفیسی جەنابەوە نیە بەڵێ دەمە دوو ئۆفیسمان ئێمە ئۆفیسەکە لە ئۆفیسی دیگەشمان لە ناو شارە جەنابەت تەبیبیەوە نیە بەڵێ گیانەکە لە چ بوارەکە من تەبیبی باتنیم باتنیت بەڵێ دکتۆر چەندی ساڵە لە دەرێ وڵاتە چەند ساڵە لە دەرێەوە منەوە 36 ساڵ پێشیستا پێشمەرگە بووم منیاندانە دەرێ بۆ کوێ ڕۆشتی بۆ رووسیا ئەو کاتێکی سۆڤێت بوو بەڵێ بە ئەمری جەنابی کاگە ئیدریسی ڕەحمەتی هەمیشە پارێزراو من پارێزراوم و شەژی توانە بەڵێ هەتایش یا لەوێم و یا لێرە بەڵام بازمەدە کوردستان شەریکدانەوە بڵێ بەناوی ئارکیپی چەند بوارە ئیشەکەین بواری تەندروستی و بواری بەزرگانی و ئیسا دەستماگرم خانوم زۆر حەزەکەم خۆ نەزاری حرام نییە گەشتێکی بەناوخانە لە خزمەتان ماڵی خۆتان زۆر باشە گەڕین بازانین فەرموو زۆر سپاس ڕێسان ئەمە دارە ئەمە هیچ کوێ ینی ئەمە هیچ سیبیریایە لە رووسیا هاتووە 10 ساڵ ئەوە هەر ناو دەهەمین ساڵە قوربان ئەگەر تەماشای بکەن هەتا ئیسش کەسێ لەوانەیە نەزانێ ئەم 10 ساڵ لە پشۆم خانودانراوە 10 ساڵە هەر سەویش گۆڕ خۆی وایە 10 ساڵە هەیە لە سایبیریاوە دارەکان دارەکە ناوی چیم دارە ئەمە بروسە چەند نۆدارە هەیە بەڵام ئەمە بۆ تاقیکردنەوەی بە حقەتیش دەرکەوت کە ئەم ئەدارە لە کوردستان بۆ کەشوهای کوردستان زۆر سازگارە و جوابیش هاتووە دارە ینی 10 ساڵە هەیە ئێستا مەسەڵەن هیچ پێویستمان بۆ نییە بۆ یاخی بکەینەوە مەسەلەن ڕوتوبەتێکی تا ئیسە نە ڕوتوبەت نە گەرمان نە سەرمان نە حەشەرات هیچ تەسی لەم دارە نەکردووە هیچ فقط بۆ جوانکاری 10 ساڵ 5 ساڵ ئەگەر ئینی دەرەوەی بابڵێ وەجێی دەرە ئەگەر پێویستکە لاکێکی تایبەتی خۆی لێ بدەیت ئەگینا هیچی ناوێت قاتی سەرەوەشەیە بەڵێ ئیسە قاتی جوانیکە لە سەرەوەیە ئەمە دەستی کاری ناوخۆی کرێکارکی ناوخۆی کردوێتی ئەندازیارەکەی ڕووسێکی هەناوێرە ئاها زۆر باش ئەمە ئەگەر مەسەلەن حکوومەتی هەرێ ئەمە تاڵقی سەرە زۆر شتێکی نایە بوو جوانە وڵات دکتۆر بانێک ئەمە ئەم ژوورانە بگەڕێن سێ ژوور و دکتۆر من لە دەرەوە خەریک بۆ پڕووکان بۆ نەگەرم بوو لێرە سپیسیال نەکراوە خۆجان ببینی وەڵای زۆر خۆشە دکتۆر ئەمە خەوی چۆنە پیاو لێرا بخەوێ یەک شەوی خەوی بایی 10 ساڵ خەوی ناو خالی وەڵا بەناوی خۆی گەڕا ینی ئەمە شتێکی مهمە ینی تۆ توانیت خەوی لادێ بینیتە سنتەری شارەوە ینی من نەتوانم لە ناو سنتەری شاری هەولێر یا سلێمان یا دووە بخەوم بە تامی هەورامان یان هەورامان و دەوەری لای خۆتان ئێمە ئەگەر هەرێمی کوردستان حکوومەت ویستی شاری هاوچەرخ دروست گوندی هاوچەرخ دروستکە ئەتوانین بەدەستی کاری ناوخۆی دیزاینی بکەین چۆن بتوانین ترینین ڕاهێنان بکەین بەدەستی کاری ناوخۆی ئەم دارە بێنین لە وڵاتان و لێرە دروستیکەین بەدڵنیاییەوە بەدڵنیایی من خۆم وڵاتی خۆم ئینتمام هەیە بە وڵاتی خۆشەوێت هەر ئیشێکی شوێن حەزەکەین بە باشترین کوالیتەوە بکەین نمونەیەمە لەباری پزیشکیشمان کردووە دەستپەنجەمان دیارە بۆتە برێن لە کوردستانە بەدڵنیاییەوە ئەتوانی وای لێ بکەین بە باشترین کوالیتەوە تەنیا سەرەتا ئەتوانین ئەندازیارەکان بێن لێرە باڵێنان بە ئەندازیارەکانی خۆمان بکەین یا بیان ئەوێ فێریان بکەین دەستی کار هەمووی ناوخۆ بێت ئەمە دوو نوەمە 100 مەترە بەڵێ چەنی تێچووەمە ئەم کاتە بە کاتی ئەو سەردەمە نزیک 15 دەفتەری تێچوو 150,000 دلار ئەگەر بە بڕێکی زۆر دار بێنیت و بۆ منە 1000 خانوو دروستکەن 2000 دروستکەن ئەو وەختە تێچۆکەی کەمترە بێتەوە نیە
ئێستا ئێمە گرنگترینش لە کوردستانە بابەتی وزەیە چۆن کارەبا کەم سەرف بکەین ئەمە دۆستی ژینگە و کارەبا و دۆستی گیرفانیشمانە وایە دکتۆر ئێستا ئەمە بەرگەی بوومە لەرزاگرێ من لێرە بخەوم دابنیشم خاتر جەم بم بێخەم بەمیان بەس بە دڵنیاوی خاتر جەم بن تەجربەی وڵاتانیش هەیە زۆربەی زۆر ئەو وڵاتانە کە وڵاتەکان لە شوێنێکە کە بوومەلەرزی زۆر ئەیگرێتەوە ئەلئان دەوڵەتەکان بۆ خۆیان هاانی ئەوە ئەدەن کە خانووی دار دروستکەن لەبەرەوە هەم سووکە طبعا لە بینی بلۆک و بۆتۆن و دارفاقی زۆر زۆرە کاکێک بەڵام ئەمە کەپس کراوە لە ناوە ئەم دەفتانە هەموو بە شێوەیەکی ئەندازیە و ئەندسی نەخێر زمانی هەیە زمان من ئەڵێم ئەیتەبان 10 ساڵ بخۆی زمان نییە یانە من ئەڵێم 50 ساڵ 100 ساڵ زمانی هەیە ئەم خانووە تەماشاکە هیچ تەسیری دێ نەکردووە نە گەرمان نە سەرمان نە ڕتوبەت حقیقەت ئەوەیە باسییان بۆ بکەی حکوومەت تێرێم ئەگەر ئەمە ڕۆژێکی وا پێشەشی دەستیەوە بەرێنان حکوومەت تێرێمکە ئەوان ڕایان چێ بێت پێشبینی وەڵام من خۆش بینم بۆ نمونە دوێنێک جەنابی کاک دکتۆر محەممەد شوکری تەشریفی هێنابوو زۆر معجوب بوو بەم خانووە و پرۆژەکەوانە هەتا فەرمویان کە حەزەکەم لەگەڵ تا دانیشم ئەگەر پێویستکە حتمما هەچمە خزمەتیان بە دڵنیاییەوە من دڵنیام ئەگەر توانای ئەوە تەختە و جار لە بەس لە سایبیریا وەتمای بێنیا لە چەند نقطە هەیە رووسیا ئێمە زانیت ئیتە بۆ کوردستان کامنەوە زۆر پێشکەوتووە لەم زۆر یەکێ لە پێشکەوتترین وڵاتای دنیای بۆ دار توانایەوە تێ لە ناکاوە تەلەفۆنێکە بۆ بکەن کاکە پێویستمە 5,000 کەرەسەی 5,000 خانوو و بەستاف و بەمانەوە بە دڵنیایەوە من دەتوانم هەمووی ڕێکخم بە ماوەی چەندێک ئەم خانوو بە ماوەی 3 مانگ دکتۆر ئەمە خوابکەوە بەرهێنەرێکی گەشتیاری لێ هەڵکەوێ شتێکی زۆر نایە بە هەوڵ ببی ناسیێنە بەوە بەرهێنەرە گەشتیارەکە مەسەن شارێکی گەشتیاری گوندێکی گەشتیاری وەنیە بە دڵنیایەوە ئەگەر کەسێکی وا بێتە پێشەوە بە دڵنیایەوە وای لێ ئەەکەین یەکێ بێتە یەکێ لە سەرنجڕاکێشترین بوار یەکی لە شوێنە هەرە جوانەکانی کوردستان لەکوێ دەستا لە ناو خانوویکی دارە سەلامەت ماڕومێروی نەبێ بخەوی لەکوێ ناو کۆنکرێتێک بەخوا تاوان فەرق جیاوازی زۆر زۆرە کاک شێخ مەسەلەن تۆ جەنابەت ئیسا بێ شێوێک لێرە بخەوی بەیانی هەستە چه خەوێک ڕاحەتی کردبووەوە هەواڵەکان باشترە خوێنەوە شوێک هەر بەسەری جەناب هەشت ساڵە لێرە داتناوە ئەم خانووە بەڵێ مەی بەرەوە بەها لێرە بێ بەخوا من بە حەقیقەت ئەم خانووە برادێکی هێنای لێرە داینا دوای من لەوم کڕیەوە بە حەقیقەت ئیسای شەکەن بێکۆ بەدڵ و پێم خۆشە ئەم خانووە هەروەکو یادگاریەک وەکو یادگاریەک لێرا بمێنێتەوە لەم حەش لەم پێشانگە جوانە نێودەوڵەتیە یانی شتێکی جوانە پێم وایە ئینشاءڵڵا ئەگەر ئەوان بیانەوە من لە خزمەتیان دکتۆر بیژان هەم نانی گەنم بوو هەم خۆکیشی گەنم بوو پیاوێکی بە لوتف و معریفەت بوو هەر ماڵت ئاوەدان بێ دەرگای کراوەیە زۆر سپاس دەکەم هیوادارم لە 1-2 ساڵی داهاتووە لەم خانووە زۆر ببینی لە شوێنە گەشتیاریەکانی و لە خەڵکێکی شێ خوا پێداوە باخ و باخاتی خۆی هەیە مەزرعی هەیە ئەمە لە شێ کوتلێکی کۆنکریتی بۆ یاخی ناشرین کە هیچ تەناسوق و هەماهەنگێکی لەگەڵ سروشت بە دڵنیایم دووسێ کە زەو بە ڕێزانە بێن خانووین کەن ئیتر ئێمە بەرناکەوین ڕێستانێک قوربان چاوم